سڵاتان لێبێ و ئێوارەتان باش ئازیزان خۆشحاڵین لا بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بە دیداری ئێوەی ئازیز شادەبینەوە. تەوەری سەرەکی بەرنامەی ئەم جارەمان بریتە لە ڕۆڵی وڵاتانی ئیقلیمی لە هەرێمی کوردستان. ئایا وڵاتانی ئیقلیمی چیان دەوێت لە پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان؟ ئایا دەتوانن ببنە هێزی فشار بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند ئەتوانن ئەم وڵاتانە تەرازووی هێز لە هەرێمی کوردستاندا بگۆڕن؟ بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە میوانداری هەریەک لا بەڕێزان شادمان مەلا حەسەن کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها فەرحان جەوهەر کاندیدی براوەی پارتی دیموکراتی کوردستان، برزۆ مەجید کاندیدی براوەی بزوتنەوەی گۆڕان. زۆر بە خێراتنتان دەکەم و سەرەتا پێش ئەوەی بێمە لای جەنابتان با پێکەوە ئەم راپۆرتە ببینی. بەر لە ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژارنە پەرلەمانەکەی کوردستان و پێش ئاشکراکردنی دەرەنجامی تانەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر پێشێلکاری هەڵبژاردن لیست و قەوارە براوەکان بۆ پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەت هەوڵەکانیان چڕ کردوتەوە و لێدوانە فەرمی و نافەرمیەکانیان لەسەر پێکهێنانی هاوپەیمانەتی و شێوازەکانی پێکهێنانی کابینەی داهاتوو دەست پێ کردووە. لەگەڵ دەستپێکردنی هەوڵی لایەنەکان وڵاتانی ئیقلیمی ناوچەکە بەگشتی و ئێران و تورکیا بەتایبەت لە خەمی پاراستنی بەرژەوەندێ سیاسی و ئابوووریەکانی خۆیاندان لە کابینەی داهاتوو بە پشگیریکردنی هەرێکێ لەم وڵاتانە بۆ حزب و لایەنێکی کوردی. ڕۆژهەڵاتی ناوەڕست بەگشتی زەمینەیەکی دەستێوەردانە بۆ هەموو جیهان. عێراق لەوانە لە هەمووان خراتر هەموو وڵاتان دەستێوەردن بە تاکید کوردستانیش بەشێکە لە ڕۆژهەڵات و ئەو دابەشەی ڕۆژهەڵاتی ناوەڕست لە بینی ئێران لەلایەک و تورکیا لایەک و سعودیش لایەشتر ئەنیەوە کاریگەری هەیە حیزبە کوردستانیەکانیش تا ڕاتەیەک ئەو دابەشەیە بووینە بەڵام ناکرێ برینی ڕاستە و خۆ بە ڕیمۆت کۆنتڕۆل ئیش دەکەن ینی ئێرادێکی ناوەخۆشێ. وڵاتانی ئیقلیمی ناوچەکە بەتایبەت کۆماری ئیسلامی ئێران و تورکیای خاوەن بەرژەوەندی ئابووری گەورە لە هەرێمی کوردستان بۆ دەستخستنە ناو کاروباری ناوخۆی هەرێم و پێکهێنانی کابینەی داهاتوو لە ڕێگەی سەردانە دیبلۆماسیەکانیان بۆ هەرێم و بە پێچەوانەوە سەردانی ئاشکرا و نهێنی بەرپرسانی حزبی و حکومی هەرێمی کوردستان بە وڵاتانی ناوبراو یاریە سیاسیەکانیان ئەنجام دەدەن. لە تازەترین پێشهاتیش بڕیارە بەرهەم ساڵح جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی تاران بکات، ئەمەش دوای ئەوەی وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی سەردانی ناوبراوی بۆ کۆماری ئیسلامی لە چەند ڕۆژی داهاتوو پشڕاست کردەوە. من پێم وایە مخابراتی دەولی دەستێکی زۆری لە بابەتانەبی و خاڵێکی دیکەش ئەوەیەکەوە پێکهێنانی حکوومەتی ئایندە من پێم وایە بنکە فراوان بێ بە هەر شێوازێک بێ بە تاکید ڕاستەوخۆ کۆماری ئیسلامی ئێرانی و کۆماری تورکیا ڕاستەخۆ پەیوەندیان هەیە هەریەکان لینکیان بە حیزبێکەوە هەیە و بەشداریکردنەکانیش دیارە هەردووکیان کاریگەریان و بە تایبەتی هەردووکیان نایانێ محوەری دەسەڵاتیان بچووک بێتەوە بۆیە ئێران ڕاستەخۆ لە منتیقەی سلێمانی لەلایەن یەکێتی و گۆڕان لەو بەینامیانگیری دەکات و دەیەوێت بمێنەوە بە قووەتێکەوە بۆ لێرەش تورکیا دەیەوێت پارتی جڵەوی زیاتری هەبێ چونکە بەرژەوەندی لە نەوتی هەرێمی کوردستان ئەوان زیاتر سوودمەندون لە وڵاتەکەدا. ئەگەرچی وەک بەشێک لە چاودێران پێیان وایە پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەت کارێکی قورسە بەهۆی زیادبوونی کورسیەکانی ئۆپۆزیسیۆن و بەرزبوونەوەی ژمارەی کورسیەکانیان بۆ چل کورسی ئەوکات ڕایەکیش هەیە پێی وایە پشگیری تورکیا بۆ پارتی دیموکراتی کوردستان و پشگیری ئێران بۆ یەکێتی نیشتیمان و کوردستان و هەوڵی هەریەکێ لەم وڵاتانە بۆ قایمکردنی زیاتری پێگەی هاوپەیمانەکانیان ئەوەندەی تر پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەت سەختتر دەکات. ئەحمەد قادر تایبەت بە بەرنامەی گفتوگۆی پایتەخت. جارێکتر سڵاوتان لێبێ. کاک شادمان سەرەتای مەلای جەنابەت وەک لە راپۆرتەکەشدا بینیمان بەس لەوە دەکرێت کە ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان هەیە لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. چۆن ئەمە وەسفەکەی؟ من باوەڕ ناکەم هەر لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە ئەگەر بێت و ئێمە مێژووی بزنەوە ڕزگاری خوازی کوردستان لەم بەشەی هەرێمی کوردستان کە کاتی خۆی کوردستانی عێراق بە یاخود لە هەندە مستەڵەحی نەتەوەیەکانمان باشووری کوردستانەمانە دەکەین بەردەوام پەیوەندییان هەبووە ئێران وەکو دەتوانین بڵێن ئەو دی و یاخود حەدیقەی ئەو دی بە بەردەوام لە کاتی کە کۆزڕەوەکان بووە یا خوشکستەکان بووە لە ساڵی 61 کە حرەکەی کوردی لە کوردستانی عێراق
بزوتنەوەی چەکداری دەستپێکردێ بەردەوام پەیوەندیەک هەبووە. جام پەیوەندیانە هەندێک جار لە زۆر بە تونند و تۆڵ بە هەندێک جارێکە ساردێکی تێکەوتوانە بە درێژای ئەو ماوەشکە یەکێتی دامەزراوە زیاتر سنووری جوگرافی یەکێتی لەسەر سنوورەکانی ئێران بۆ دەتوانین بڵێن لە زۆر حاڵەت وەختدا ینی قەتعاچی زۆر بووە کە پەیوەندیەکان نەبووە لەگەر ئێراندا بە تایبەتی و کاتانشکە لە شاوە بەڵام لەو فترانەی کە بڵێن یەکێتی کە لە هەرێمی کوردستان کە جوگرافیای بەدەزوە دەسەڵاتی بەدەزەوە بووە بە تایبەتیش لە دوای کە شەڕی ناوخۆ دروست بوو یعنی یەکێتی مەجبور بوو تاکە منفەزی ئەوە کە دەبای لەگە کۆماری ئیسلامی ئێران پەیوەندی بکاتەوە پەیوەندی هەبووە پەیوەندیش دایمە شتێکی واردە لە بینی هەتا دوو کەس مەسەلەت پەیوەندی تا چەند کاریگەری لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەجێهێشتویانی زۆر جار باس لەوە دەکرێت کە یەکێتی لەبەر خاتری ئێران زۆر شت ناکات. لە خۆی پەیوەندی دوو شێوەی هەیە خۆ تۆ کە پەیوەندی دەکەی لایەنێکی ئەوەی هەیە کە هەندێک دەدەی هەندێک دەستین یار ئاساییە خۆ تۆ مشینە لەوانەیە یەکێتی لە کاتی خۆیدا کاتێکە دەوڵەت برێن هەرێمی کوردستان و ئیدارێکەکەتە بەردەستی توانی مەسەلە زەبتێکی هێزەکانی بڵێن پارتە کوردیەکان لە ڕووی ئەوە بکاتەوە لە سنووری خۆی بکە لەبەرەوەی کەمپەکانیان زۆری لەو سنوورە بوو کە لەو سنوورە مەسەلە چالاکی نەکەن ئەمە زیاتر لە بەرژەوەندی خەڵک بوو خەڵکی لەبەژێر دەستدا بووە لەمان کاتیشدا کۆمەڵێک ئێرانیش لەوانەیە کۆمەڵێک لە احترامی ئەو سنوورانەی گرتی بیتن لە کۆمەڵێک شتەوە پارێزگاری لەو سنوورەکان بەلای تۆوە ئاساییە ئەو پەیوەندی کە لە نێوان یەکێتی و ئێراندا هەیە تا ئێستا پەیوەندی ئاساییە لە هەموو کاتێکدا پەیوەندیێتی بەڵام پەیوەندەکە لە ئەساسێکی وەک دەڵێ ئەوەی کە زۆرجار دەچێتە بابی لە بەعنی عمالەت بەکرێجیای ئەوە نەبێتن پەیوەندی دەنا ئاساییە خۆ پەیوەندی باوەڕ ناکەم ناخێت کاک فەرحەما بێن لای جەنابەت وڵاتانی ئەقلیمی بە شێوەیەکی گشتی چیان لە هەرێمی کوردستان دەوێت یاخود چیان لە پارتە سیاسیەکانەوێت لە هەرێمدا وڵاتانی ئەقلیمی بە تەئکید مەساڵحیان لە هەرێمی کوردستاندا هەیە و لە حەز ئەکەن ینی ئەمن و لەبەر باری ئەمنی خۆیان دەیانەوێتن لە کوردستانی جۆرێک لە ئەمن و ئیستقراریەتی سیاسی هەبێتن بۆیە داخوازیان ئەوەیە بە تایبەتی ئێران بە حکمی ئەو سنوورە جوگرافیایی کە لەگەڵ ئێراندا هەیە بە تایبەتی پارێزگای سلێمانی دەیانەوێت هەم هاوسەنگی هێز لە کوردستاندا هەتا ڕادێک بپارێزن هەم دەشیانەوێتن ئەمنیەتی خۆشیان بپارێزن هیچ فەوزایەک یان جۆرێک لە تێکچوونی تەوازنی سیاسی ڕوونەدا لە کوردستان بۆ ئەوەی تەئسیر کاریگەری لەسەر جۆری پەیوەندیەکانی وان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان نەکاتن. پاراستنی ئەم ئاسایشەی ئەو وڵاتانە لێرە یعنی ئەگاتە تا چ ڕادەیەک لەگەڵ پارتە سیاسیەکانان یعنی ئەگاتە ئەو ڕادەیەی کە ئەوامری ئەو وڵاتە ئەقلیمیانە تەنفیز بکرێت یاخود ئەجندای ئەو وڵاتانە لە هەرێما تەنفیز بکرێت پاراستنی و ئاسایشە چۆن دەبێت؟ نا جێبەجێکردنی ئەجندای وان نییە بەڵام لە بیرش نەچی ئێمە دراوسی یەکترینە ینی لەسەر ئەو سنوورانە ئاسایشی سەر سنوورەکان پەیوەندی بە هەردوو لامانەوە هەیە بێگومان دەبی ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسەکانیش مەسئولن لەوەی ئاسایشی سەر سنوورەکان بپارێزن نەهێڵن لە ڕێگای سنووری ئێمەوە ئەمن و ئاسایشی ئەو وڵاتانە تێک بچیتن ئەمە شتێکی یاساییە و حەقی خۆیانە لەو مەسەلەدا قسەی لێ بکرێتن بەڵام ببێەوەی ئەجندای وان جێبەجێ بکری شتی وان نییە لە کوردستاندا بە تایبەتی بەنسبەت ئێمە وەک پارتی بەڵێ ئەو پەیوەندیە تونند و تۆڵی پارتی لەگەڵ تورکیا زۆر جار بۆتە جێی سەرنج و قسە و باسی ڕاگەیاندن و هەتا چاودێران ینی ئەم پەیوەندە تونند و تۆڵەوە ناکات کە ینی ئەو علامە ئیستیفهامانی کە لەسەر پارتیە ینی ڕاستیەکی تێدا بێ بۆچی پارتی وە لەگەڵ تورکیا ئەو پەیوەندە تونند و تۆڵی هەیە بەڕاستی بۆ ئەو پرسیارە ناکرێت ئەو پەیوەندی تونند و تۆڵە چەند بووتە خێر و خۆشی بۆ کوردستاندا ینی چەند ئابووری کوردستان گەشەی کردووە بەهۆی ئەو پەیوەندیەوە چ کاریگەریەکی مەزنی لەسەر بارودۆخی کورد دروست کردووە دوجار بەڵێ سیاسی هیچ کاریگەریەتێکی نییە تورکیا وڵاتێکی زۆر گرنگە ئێوەش ئەزانن و هەموو خەڵک ئەزانی ئەوەندەی تورکیا گرنگە بەنسبەت ئێمەوە هیچ وڵاتێکی تر ئەوەندە گرنگی نیە لەبەرەوەی دەواازەیەکە بەسەر ئەوروپا دەکرێتەوە دەواازەیەکە بۆ ئێمە بۆ جیهانی دەرەوە و وڵاتێکە پەیوەندی لەگەڵ ئەمریکا و دەرەوە خۆشە بە پەیوەندیەکان لەگەڵ تورکیادا زۆر کاریگەرێکی ئیجابی دەبێت لەسەر هەرێمی کوردستاندا و ئەو کاریگەریش ڕەنگی دایتەوە و دەبینن چ خرايتە بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەو پەیوەندیە. کاک بەرزەوە بێمە لای جەنابەت لە نێوان یەکێتی و پارتیدا کە زۆر جار باس لەوە دەکرێت یەکێتی لە ئێران نزیکە و پارتیش لە تورکیا تۆ ئەم معادلەیە چۆن نەبینی ئایا تورکیا و ئێران کاریگەری تەنها ئابووری یاخود سنووریان لەسەر هەرێم هەیە یاخود
کاریگەری سیاسی بنەڕەتیشیان هەیە. بەڵێ خۆی هەبوونی پەیوەندی لەنێوە هەر هەرێم وڵاتێکدا یان هەر دەوڵەت و دەوڵەتێکدا حاڵەتێکی ئاساییە هەردوولایەن بە حکمی مێژوو بە حکمی جوگرافیا بە حکمی سنوور ئەو پەیوەندیانە دەبێت بەستن بەڵام هەموو شتێک پێشینێ هەیە بابێنە سەر ئەوەی بە حکمی جیۆپۆلیتیکی کوردستان بە حکمی جوگرافیای سیاسی کوردستان لە سەردەمی قۆناغی ڕزگاری نیشتمانی و نەتەوەییدا دەوڵەتانی ئێران تورکیا سووریا هەموو ئەوانە کاریگەریان بە سەحەرەکەی تەحەروری کوردی هەبووە بۆی بتوانن لە کوردستانی عێراقدا بەرامبەر ڕژێمی بەعسی لە ناوچوو جۆرێک لە هاوکاری هەندێک جار جۆرێک لە هاوپلانی چکە تەنها هاوکاری نەبوو هاوپلانیشە بووە ئەمە پێشینێ هەبووە زادێ ئەمەیە بەڵام کە تۆ دێی قۆناغی ڕزگاری نیشتمانی تێدەپەڕێنی و حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکەی و پەرلەمانی کوردستان هەڵدەبژێری کەواتە تۆ بووی بە جۆرێک لە دەوڵەت مەداری جۆرێک بووی لە هەرێمێکی موسەساتی لەوێدا دەبێت ئەم پەیوەندیە مێژوویە ڕێزی بگیرێ بەڵام بە موسەساتی بکرێ لە موسەساتیەکەش وەکو حاڵەتێکی تەواو وەکو ڕەهندێکی تەواو نیشتمانی سێری بکرێ لە پەیوەندی یەکێتی و ئێران لە پەیوەندی پارتی و تورکیا وردە یەکسەرش نامانەوە بۆی ئیشکال دروست نەبێ کە دەبواە ئەو وردە لە ڕابردوودا بکرابووە بکرابە پەیوەندی نیشتیمانی موسەساتی پرۆفیشنال پەیوەندی نیشتیمانی نییە جۆرێک نیشتیمانی نییە شتێکمان هەیە پێ دەڵێن فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە ئایا ئەو فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە دەزانێت عیلاقەی ئێران و یەکێتی لە چ دۆخێکدایە یاخود باناوی لێ بنێن مانتیقەی ئیداری سەوزی زاران دەزانێت ئەو ئیداری حکوومەتی هەرێمێک کە لە پشتی دێگەڵەوە تا ئیداری سەوسەی بوو لەگەڵ ئێران عیلاقەتەکانی چۆن بوو بە هەمان شێوە بەشەکەی یەکێتی لەو فەرمانگەیە کە خۆی لەوانە ئیشکالی هەبێت لەو فەرمانگە یەکێتی نازان حەسەی چۆنەوە دەزانێت پەیوەندیان فایلی تورکیا لەگەڵ پارتی چی تێدایە بۆیە نەتواندرا پەیوەندەکان بکرێتە موسەساتی کە نەکران موسەساتی و نەکران نیشتیمانی ئیشکالی گەورە لەکوێ ڕوویداوە لەوێ ڕوویداوە هەمیشە ئێران و تورکیا عاملی کارتێکەر بووینە هەرێمی کوردستانیش کارتێکراو بووینە یعنی ئەوان بە بەردەوام کاریگەریان هەبوو لەسەر ئێمە بەڵام ئێمە نەمانتوانیوە کاریگەریمان لەسەر ئەوان هەبێت ئیشکالە گەورەکە لێرەیە ینی لە راپۆرتەکە باسی مەسلەیەکی کرد بەختیار سەعید باسیەوەی کرد کە مخابەراتی ئەم دوو وڵاتە ڕۆڵی سەرەکییان هەیە لە ناو هەرێمی کوردستان ئێوە وەک سیاسی لە هەرێمی کوردستان یانی ئەم ڕۆڵە ئەبینن ئەوان ینی هەردوو وڵاتی ئێران و تورکیا کە تۆ پەیوەندیەکان نەکرێتە موسەساتی نەکرێتە نیشتمانی بەڵێ بێگومان بۆ ئەم کلێنە کلێنی مخابراتی کلێنی اقتصادی کلێنی ئیداری کلێنی ئەوەیە کە دەڵێ پارێزگاری دەکەن لە بەڵانسی قوە لە هەرێمی کوردستان وەکوتم ئەو پەیوەندیە هەیە دەبێ هەبێ و ڕێزی لێبژیرێ بەڵام کەکران پەیوەندێکی نیشتمانی و موسەساتی دەبێ هەموو پێکاتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەشدار بن لە داڕشتنی ئەو پلانەیان ئەو ماستەر ئەو پرۆگرامەی کە پەیوەندیەکان ڕێک دەخا ئەگەر نابێگومان ئێستاش دەبینین یاخود باز لە بەڵانسی قۆد ئەوە ملەتی هەرێمی کوردستانە بەڕەچاوکردنی شکۆمەندی دراوسەتی لەگەڵ ئێران و تورکیا ئەوە دەپارێزی شکۆمەندی دەدا بە ئێران و بە تورکیا بەڵام بەڵانسی قۆ نابێ ئەوان بیپارێزن ملت دەیپارێزێ لەکوێ دەیپارێزێ لە ئینتخابات و لە سندوقی هەڵبژاردنەکان بۆیە دەبێت ئەگە سندوقی هەڵبژاردنەکان پاک بێ ئەو ملەتە باڵانس دەپارێزێ بۆ ئێمە پێم وابێت جۆرێک نەنجە بڵێن ئەوان دانوێ بەڵانسی قۆ بپارێزن ئەگەڕینەوە بۆ ئەنجامی هەڵبژاردنەکان و کاریگەری وڵاتانە لەسەری کاک شادمان ینی باس لە پەیوەندیانە کرات ئەم کاک برزۆ باسی لەوە کرد کە ئەم پەیوەندیانە نەبوون بە نیشتیمانی ئێوە نوێنەرایەتیتان هەیە لە ئێران ینی ئەو نوێنەرایەتیە کە لە ئێرانە نوێنەرایەتیەکی نیشتیمانیە هی حکوومەتە یاخود تەنها هی حزبە و ئیشوکاری حزبی دەکەن دوو شتێ ئەوەی کاک بەرزۆ دەڵێتن زیاتر بچینە لە بابێکی نیشتیمانی بوون من لاریم نییە لەوەی ئێمەش ئێستا حەز دەکەین مثلا هەرێمی کوردستان دامەزراوەکانی هەموو نیشتیمانی بن هەمووی سەر بەخۆی بەڵام ئێمە دەبێت واقعێک بخێنەوە بۆ جوگرافیای کوردستان ئەگەر ئێمە هەرێمی کوردستان ئەوەی کە پێی دەڵێن هەرێمی کوردستان ینی ئەو ناوچەکانی تر لێ دەکەین 50,000 کیلۆمەتر مربع هەموو ژمارەی دانیشتوانی 5 میلیۆنە تۆ بێی بەراوردێکی بکەیت مثلا هەستا چەندە ئێمە دەوڵەتی سەر بخۆنین بەراوردێکی بکەیت لە ڕووی پێوەری جوگرافی ڕووبەرەوە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە لە ڕووی قەبارەی مثلا ئابووری لە ڕووی مێژووی مثلا دامەزراوەکانی لە ڕووی سوپاوە لە ڕوویەوە هەرێمی کوردستان بەراورد ناکرێت لەگە ئەم وڵاتانە چکەوانە دەتوانین هەتا عێراقیشەوە بکەیت سروشتێکی تر هەیە لەم هەرێمی کوردستان ئێمە کاتی خۆی بووینە دوو بەژۆکەوەی کاک بەزۆش بەسی کرد یعنی ئەوان بەو شێوە ئێمان دێتن تا ئێستا کە بەسەر تورکیا بەخۆی هەرێمی کوردستان
کوردستان بچینە ئەو فەرمانگەی هەیە جا چەند نیشتیمانیە چەند مەسەلە لە ئاسی تموحی کەسێکی نیشتیمانیە کە دامەزراوە کە 100% نیشتیمانی و بەژەوندیەکان نیشتیمانی دەبێت ئەمە شتێکە واقعەکە شتێکە مەسەلە تورکیا قبوڵی ناکە مەسەلە نووسنگەکە بە ناوی هەرێمی کوردستان پی لە 1000 تا ئەم چرکە ساتش ئێران شتێکی کردو ئێستا ئەوەی کەی نووسنگەکە لەوێندەرەکە بۆتە نووسنگەی حکوومەتی هەرێم بەڵام ئەوانش ئەجندای خۆیانی خۆ ئەجندای هەر لە هەرێمی کوردستانی ئەوە ئەجندای لە عێراقیە بەس تۆ ئەگەر تەماشای پاکێتی دەوڵەتی عێراقی بکەیت مەسەلە بەشێکی پەیوەندی لەگە سعودیە و لەگەر ئەوەی هەیە لیستی عێراقی بەردەوام لە سعودیە و لە قەتەر و لەوانەنە لیست مەسەلە کوتلەی مەواتین و کوتلەی دەوڵەتە قانون و ئەوانە لە ئێران هەژمونی ئێرانی بەسدا حتا مەسەلە ئێستاکە لەو دەوڵەتانەی مەسەلە وەکو مصر مەسەلە تورکیا دعمی ئیخوان دەکە دعمی ئەوانەی تر ناکاتن جەماعەتی بڵێن عەبدولفەتاح السیسی ئەمە دەگەرێتەوە سەر کاریگەری توانای ئەو دەوڵەتە دامەزراوەیەکی چەند تاقەی سەربەخۆی هەیە مثلا دەوڵەتێک هەیە لە منتیقەی ئێمە کە پێی دەڵێن ئیسرائیل عێراق سیادەی نییە بۆیە هەموو دەتوانێت تا ڕادەیەک وا بڵێن چونکە لەبەرەوەی لە ڕووی ئەو پێک هاتە مەزهەبی و نەتەوەییانەوە ئەوانە هەموو هەژمونی خۆیان هەیە ئەو دەوڵەتانە مثلا تا لە لوبنان تۆ سەیری لوبنانکە پێک هاتەی سونە زیاتر لەگە عەرەبی سعودیە و خەلیج و ئەوانەیە پێک هاتەی شیعە مەسەلە زیاتر لەگە ئێران و سووریاوانە پێک هاتەی ماڕۆنیوە ئەمە دەگەرێتەوە سەر پرسیار بکەم زەعیفی دەوڵەتەکان مثلا ئێستا هەرێمی کوردستان لازم نەبووتە ئەم هەرێمە بە قووەتەی کە ئێمە دەمانێت کۆمەڵێک ئەشکالی هەیە بۆچی ئەو پەیوەندی نێوان یەکێتی و ئێران وا بەزەقی باسەکرێت لە ڕاگەیاندنەکاندا هەموو جارێک کە کێشەیەکە بێت کە ئێران هەوڵەدا چارەسەری بکات یاخود ئێران نزیکە بێتەوە ئەبینین لە ڕاگەاندنە ئەم مەسەلا نزەقە بێتەوە بۆ نمونە لێسەنەوەی متمانە لە مالیکی باسیەوە کراکە قاسم سلەیمانی زەختی لە سەرۆک کۆمار کردووە کە ئەو متمانیەی لێ نەسێنرێتەوە باس لەوە دەکرێت راپۆرتە ڕۆژنامەوانیەکان باس لەوە دەکەن کە ئەم پیاوە حکمی عێراق دەکا لە ناو عێراقیشدا طبعاً نزیکترە لە سلەیمانی و زیاتر بڕیارەکانی لە سلێمانی جێبەجێ دەکرێت وەڵاژە خۆشتی یەجێ هەر یەکێتێک بەرداغ ئاوی بخواتەوە زیاتر دیارە لە ئەوانی تر ئەعلام زۆری لەسەوەیە بەڵام لەسەوەی قاسم سلێمانی ئەوانە بەسەر قاسم سلێمانی هەتا بەوە ناسراوە کە بەهێزترین پیاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە پێ دوانە بخۆ مەسەلا ئێستا کاتی بازی پارتی عیلاقەی لەگە ئێرانی خۆ پارتیش عیلاقەی پراگماتیکی دوور و درێژی هەیە لەگە ئێران لازە بەڵام عیلاقات چیە زۆر تۆ هەر لە بنیوان دوو کەس دەبینی فترەیەک تۆ کۆمەڵێک شتی هاوبەشتەیە کە هاوبەشەکان زۆر دەبیتن بەسەلە پەیوەندەکەت گەرم و گوڕتر دەبیتن هەر وەکو ئەوەکە کاتێک کە هاوبەشەکان کەمتە دەبی پەیوەندەکان ئەوەندە گەرم و گوڕی نابیتن ئەمن دوای وەکو باسم کرد تەبیعەتی پێکهاتەی سیاسی و پێکهاتەی عێرقی لە عێراق وایە وا دروست بخۆ لە بیداەتی کە ئەمریکا شات ئەمریکا مەسەلە چواردەی لە شیعە برد و پێنجی لە کورد برد و پێنجی لە سونە برد و یەکی لە مەسیحی و یەک لە تورکمان وای لەسا ئەو تەرکیبەیە دروستی کردو کەواتە هەر تەرکیبێش تۆ عمقێکت هەیە ئێستا مەسەلا نمونە تا حیزبەکان لە کوردستان بەشەکانی تری کوردستان حیزب بچووکەن هەندێکی مەسەلە بەشەکی سەر بە پارتیە بەشەکی سەر بە یەکێتی ینی نانم سەر بەوەیە مەسەلا نزیکە لە سیاسەتە ئەوانیش ئیدارەیە و سیاست دەدەن مەسەلا ئێستا هەتا لە کوردستان هەتا بەشێکی پەکەکە نزیکن لە وڵاتە گەورە ناتوانین برێ نزیکە مەسەلا تۆ کۆمەڵێک بەرژەوەندی هاوبەش مەسەلا دەپارێزی ئێستا بچینە لەوانەیە حکمی جوگرافیا وای کردیە ئێران زیاتر عیلاقەکەی ئێستا لەگە یەکێتی و لەگە گۆڕان بیتن زیاتر وەک لەوەی سنوورێکی کەمتری لەگەر پارتی هەیە مەسەلا من تاریخێکت بۆ بجەرمەوە لە دوای 91 یەکێتی لە 84 کە مفاوزەتی بوو یەکێتی چوە شەڕ لەگە ئێران دوای ئەوە لە 85 کە تووشی شەڕ بووە سنووری نەبوو هەستا لە ڕێگای ئەو کاتی حیزبی سۆسیالیست و ئەوانە توای پەیوەندی لە گەێران کرد لە 91 پەیوەندەکان لە گەێران زۆر لاواز بوو لەگە تورکیا ئەو کاتە مانزرا بەردەوام حتەی سەرەکی تورکیا بوو سووریا بەڵام کاتێک کە شەڕی ناوخۆ ئەوە بوو ئینقطاعی جوگرافی بوو ئینقطاعی جوگرافی تورکیا دادی یەکێتی نەدەدا لە دوای جەولەی یەکەم پەیوەندی دروستکردنەوەی پەیوەندی لەگە ئێران کاک نەوشیروان و دکتۆر فواد و کاک فەرەیدون و کاک شێخ محەممەد شاکەری کاتەوە ڕووداوانەوەشی کردووە کە یەکێتی زیاتر نزیک بێتەوە لە ئێران پێگە جوگرافیەکە دەور شمەلەکە کاک فەرهان ینی پارتی دیموکراتی کوردستان چۆن دەڕوانێتە ئەم پەیوەندیانە تەنها ئەم پەیوەندیانە وەک باسمان کرد پەیوەندی ئابوووریە پەیوەندیە سیاسیە گشتیەکانە یاخود ئەم پەیوەندیانە کاریگەری سەلبی لەسەر سیاسەتی بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستانی ئێمە پێش فترەیەک بینیمان کە ڕاگەیانەکان هێرشێکیان کردە سەر پارتی دیموکراتی کوردستان لەسەر مەسەلەی سووریا کە لەبەر تورکیا هەروەها بۆ ئەوەی کە تورکیا ڕازی بکە سنوور لەگەڵ ڕۆژهەڵاتە دائەخات یعنی ئەم کێشانە یان چۆن وەسفەکەی
جارێ پارتی دیموکراتی کوردستان لە تەماشای پەیوەندیەکان دەکات بە پێی بەرژەوەندی هاوبەش بە هیچ شێوەیەک ڕۆژێک لە ڕۆژە کەسێک ناتوانانی لە دەرەوەی پارتی قرار بۆ پارتی بداتن. پارتی حکومت تشکیلەکە چۆن تشکیلەکە خۆی دەیەوێت سەرکردایەتی بڕیار دەدا. پارتی چۆن پەیوەندی لەگەڵ کێ دەکات پارتی سەرکردایەتەکەی بڕیار دەدا. بە هیچ شێوەیەک هیچ دەوڵەتێک لە مێژووی پارتیە بۆ پارتی بڕیاری نەداوە. ئەوە مێژوو شاهیدی ئەوانەیە. لەبەرەوەی کاک برزۆ دەڵێ بە پەیوەندیەکان بە نیشتیمانی بکرێن ڕێکخەری بزوتنەوەی گۆڕان سەردانی ئێرانەکە و هیچ پۆستێکی ڕسمی لە حکوومەت نییە و خۆشتان دیتان بەر لە ساڵێک و نیوە 2 ساڵ سەردانی ئێرانی کرد و لە گەورە بەرپرسی لە ئێران دیتون و لەو کێشەکەوێتە نێوان گۆڕان و یەکێتی هەوڵەدەن ئێران میانگیری بۆیان بکاتن باشە بۆ ئەو میانگیریە قبول دەکەن هەردووکیان مەسەل کە دەنگۆ هەیە یان بۆ سەردانی ئێران دەکەن بۆچی کێشە دروست دەبێتن لە حکوومەتی هەرێما کوردستانە بەپەلە بەرپرسێک ڕائەکێشن بۆ ئێران و وەرەکا کە تۆ وا بکەوەمەکە خۆی حەق ئەوان قبول نەکەن لەو شتانەدا دەبی لێرە پەیوەندی دروست بکرێن پارتی من نامەوێت ئەوە بکەم بەڵام کێ مانگیری پارتی وەکێتی کرد لە کاتی ئەوە شەڕی ناوخۆ مەرحەلەیەک بوو تەمەن نامانە کرد شەیتانیش نێوانگیریمان بکە بەڕاستی نەک ئێران من تەمەن ناما کرد شەیتان بێت نێوانگیریمان بکاتن ئەمە هیچ کێشە نیە بەڵام لە ئێستادا بەرژەوەندیەکانی پارتی بەرژەوەندی ئابوورینە بەرژەوەندیەکان بەرژەوەندی هاوبەشن چۆن مشتەرەکات لە بینی هەردووماندا هەیە دەبی هەردووکمان احترامی هەردوو لامان بگرین ئەوانە پەیوەندیەکان ئاساییە بەڵام دەبێت لەسەر ئەو بنچینێ بن نەک بڵێن وڵاکە دەبی تۆ حکومت لەگەڵ ئەمە پێک بینی تۆ لەگەڵ ئەم حزبە پێک بیتەوە نێوانت تێک چۆ لەگەڵ ئەم حزبە ئەم قرار و ئەم بڕیارانە لە دەرەوەی سەرکرداتی پارتی بۆ پارتی نادرێن بە هیچ شێوەیەکدا بۆ مؤسساتکردن بە خۆیان تەرفیزی بکەن بە خۆیان نەشنە ئێران ڕێخەری بزوتنەوەی گۆڕان دەشتە ئێران باشە چۆن پەیوەندی بکرێن ئێمە دەتوانین لە حکوومەتی هەرێم ڕێ لە ڕێخەری بزوتنەوەی گۆڕان بگرین بڵێن نەچێ ئێران ئەوە دەشتە ئێران هیچی بکەین سەبارەت بە مؤسساتێکە خۆتان 25 سال لە دەسەڵاتم بتان کرد بە مؤسساتی ئەوەیە کە ئێمە چوونە دەسەڵات ئەو کاتە تۆ حەقی ئەو ڕخنەیە بگری دوو ئەو ژێرخانە سەقەتەی ئەو حاڵەتە خراپەی پارتی وێچێتی لە دروستکردنی پەیوەندی حزبەکانیان لە جیاتی پەیوەندی نیشتمانی لەگەڵ ئێران و تورکیا بەرپایان کردووە بستنەوەی گۆڕان تازە دروست بووە بەشێکە لە پرۆسی سیاسەکە بستنەوەی گۆڕان هەموو پرۆسەکە نیە بۆیە بەناچاری دەبێت هەندێک جار تەسحێژ بدەیت لەگەڵ ئەو واقع خراپی کە پارتی وێچێتی دروستیان کردووە خۆت ڕابێنی بۆی لە نێو گەمە سیاسیەکەدا لە نێو پرۆسە سیاسەکەدا وردە ئەو بارە سەقەتە ئەو بارە خراپە چاکەوە بۆیە دەبێت بچێ ئێرانیش و دەبێت بچێ تورکیاش بۆیە لە نێو یاریگاکەدا کاریگەری دروستکەی تۆ هەر بتەوێت ئێمە لە دەرەوەی یاریگاکە بین تۆ یاریگاکە تێک داوە یاریگاکەت خراپ کردووە بۆیە ئەگەر ئەمە پێ دوایە ئەم سەردانە خراپ بووە هەزاران و سەدان هەسەردانی وە هەبوو کەواتە من خراپەیەکم کردووە تۆ هەزاران خراپت کردو چی دەڵێ بۆیە بزەبن نام کردووە ئەوەی تۆ کردوتە ئەو خێرەکە ئەوەیە من دەمێت تۆش بێنمەوە سەر ڕێگای ملت چەندی ساڵە پەیوەندێکی سەقەت و خراپت داناوە ناخێر هەموو حزبە کوردستانیەکان بمانوێ نەمانەوێت لێک گۆڕپانی سیاسین پرۆشی خراپەکارەکانی پارتی وێچێتیمان بەرکەوتووە بۆی وردە ئێمەش پرۆشکەکەمان بەرکەوێت دەبێت بچنە ناو یاریگاکە خۆمان تەئسیل لەسەر ئێران دروستکەین خۆمان تەئسیل لەسەر تورکیا دروستکەین کە وردە لێرەش بینە دەسەڵات دیقەتی ئەم هاوچێشەیەدا وردە بەهۆی ئەو پەیوەندی خراپی ئەوان وردە تەئسیل لەسەر ئێران و تورکیا دروستکەین لێرەش ئەگەر بە شەراکەتی جددیەوە چوینەوە دەسەڵات وردە پەیوەندەکان بە نیشتمانی بکەینەوە دەربازی بکەین لەو حاڵەتە خراپە ئەوانە دروستکرەوە بۆیە ئێمە فیسەبیلی چاکەکە فیسەبیلی چاکردنە ئەومان کردووە ئەمە یەک دوو ژووری سەحافەی گۆڕان ژووری ڕۆژنامەوانی گۆڕان کە سەردانەکەی ڕێخەرگشتی کرا بەیانی سەحەفی دەرکرد بەلاغی سەحەفی دەرکرد ڕۆژی ئەوەندە لەسەر بانگێژنامەی دەوڵەتی ئیسلامی جمهوری ئیسلامی ئێران ڕێخەرگشتی داوت کراوە دەچێت بەیانەکەی هەموو شەفاف کردوانە بەڵام دەمەوێت چ بڵێم ئەوەی ئێوە بەبێ ساڵ تێکتان داوە بە دوو ڕۆژ بە ئێمە چا ناکرێت کەواتە ئێوە ینی قبوڵەکەن ئەگەر ئێران میانگیری بکات لە نێوان ئێوە یەکێتیدا ئەخر ناخۆ تۆ ئێستا بتێنێت توی حکومەت هەرێمی کوردستان تەیە باش مامناوەند خراپ شتێک تێپێدن لە حکومەت هەرێمی کوردستان دامەزراویشتر پێدەڵن سەرۆکایەتی هەرێم دامەزراویشتر هەیە کە دەبێت ئەو باڵاترین دەستگای نیشتمانی بێ بەڵام بەداخەوە لەدایان ئەو سەردانانی سەرۆک هەرێم و سەرۆک حکومەت دەیکا دەبێت بێر لە پەرلەمانەکە باسکە بۆچی دەچێت کە هاتەوە بڵێ بۆ ئەوە چوم تا ئێستا حسابیان بۆ پەرلەمانەکە نەکردووە جامە بەستم چییە هەموو ئەو سەردانانە ئەگەر شەفاف بێ ئەگەر نیشتمانی بێ دەبێت بۆ بەهێزکردنی ئەو ژێرخانە بێ کە لە پێشتردا خراپ کراوە دەستخۆش تەوەری بەشی دووەمم بریتە بێ لە تا چەند ئەم وڵاتە ئەقلیمیانە فشارەکەن لەسەر هێزە سیاسەکانی کوردستان بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو ئازیزان پاش ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتان